ئەندامانی شاندی نێودەوڵەتی ئاشتی ئیمراڵی داوایان لە کۆمیتەی ڕێگیری لە ئەشکەنجەی زیندانیانی سیاسی CPT کردووە سەردانی دوورگەی ئیمراڵی بکات. ئەندامانی شاندی نێودەوڵەتی ئاشتی ئیمراڵی کە پارێزەری نیلسۆن ماندێلا عیسا موسا لە ناویاندایە لە نامەیەکدا داوایان لە کۆمیتەی بەرگرتن لە ئەشکەندەی زیندانیانی سیاسی CPT کرد سەردانی دوورگەی ئیمراڵی بکات. لە نامەکەدا ئاماژە بەوە کراوە کە لە 5 نیسانی ساڵی 2015ەوە ڕێگە بە کەس نەدراوە سەردانی ئیمراڵی بکات. دوایینجار لە 11 ئەیلولی ئەم ساڵدا محەممەد ئۆجەلان سەردانی عەبدوڵڵا ئۆجەلانی برای کرد. شاندەکە لە نامەکەیاندا ئاماژە بە نیگەرانەکانی خۆیان دەکەن لەسەر بارودۆخی ڕێبەری گەلانی کوردستان عەبدوڵڵا ئۆجەلان دەڵێن. لە دوای 15 تەمووزەوە نیگارانەکان زیاتر بوون. داواکراوە CPT دەبێت سەردانی ئیمراڵی بکات یاخود لەگەڵ ئەو کەسانەی کە لە ناو سوپادا بوون ئێستا لە وڵاتی یۆناان نیشتەجێبوون لە کودەتا شکست خواردەکەی 15 تەمووزی ئەم ساڵ دەیانخواست هێرش بکەنە سەر ئیمراڵی دیدار ئەنجام بدات. لە نامەکەدا ڕەخنە لە CPT گیراوە لە بەرامبەر نیگەرانیەکانی گەلی کورد بە تایبەت لە دوای هەوڵدان بۆ کودەتاکەی 15 تەمووز. نیگەرانەکان ڕویان لە زیادبوون کردووە. دەشڵێن CPT بەرامبەر سیستەمی ئەشکەنجەی لە ئیمراڵی بێدەنگە و ئەویش واتای پشتگیری لە سیاسەتەکانی ئاکەپەیە. ئەوەش بەبیر هێنراوەتەوە کە حوتی ئەم مانگە شاندی CPT سەردانی تورکیای کردووە و داواشان لێکراوە کە ئەنجامی راپۆرتی مانگی نیسان ئاشکرا بکات کە سەردانی ئیمراڵیان کردووە پەلەش بکات لە زووترین کاتدا سەردانی ئیمراڵی بکەن.